میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان زیاتر هەم لەسەر دۆخی عێراق قسە دەکەین و هەم لەسەر دەست پێشخەریەکەی سەرۆک بارزانی. میوانەکەمان زۆر بەڕێز نەوزاد هادی ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک نەوزاد زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆەوە بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا لە دۆخی عێراقەوە دەست پێ بکەین. بۆ خۆ دەزانی ئەوە دەمان زیاترە هەڵبژاردن کراوە. دۆخی عێراق لە لێواری تەقینەوەیدایە، لە ئەگەر و نەگەردایە، بە هیچ جۆرێک نە سەدرریەکان نە چوارچێوەی هەماهەنگی ناگەنە ڕێکەوتن. با لە دەست پێشخەریەکانەوە دەست پێ بکەین. پلاس کارت نوێنەری نەتەوە یەکگرتوەکان دەست پێشخەری کرد و هەوڵیدا. دوجاریش کازمی دەست پێشخەریەکی تری خستە ڕوو هەوڵیدا لایەنەکان کۆ بکاتەوە، بەڵام ئەویش بە هیچ نەگەیشت. من ئەمەوێت لەوە جارە پێشەوەی بێمە سەر دەست پێشخەریەکەی سەرۆک بارزانی دەمەوێت بزانم دۆخی عێراق ئێستا لە چه ئاستێکدایە؟ زۆر سپاس لۆ جەنابەت و بینەرانی خۆشەویستیش. بە دڵنیایەوە دوای هەڵبژاردنە پێشوەختەکانی عێراق چکە دوای قەیرانێکی زۆر و خۆپیشاندانەکانی تشرین کە بڕیار پێدرا کە هەڵبژاردنێکی پێشوەختانە بکرێت لە عێراق لەبەرەوەی ئەو سیستەمەی حکومڕانی دوای هەڵبژاردنەکان ڕەفز کراوە لەلایەن زۆرینەی خەڵکی بڵێن باشووری عێراق کە پێکاتەی شیعەیە کە بە خۆپیشاندانەکانی تشرین نادراوە کە چۆن گرژی تێکەوتەوە و حکومت لە نەتی ئەنجامدا گۆڕدرا و بەڕێز عادل عەبدولمەهدی دەستی لە کارکێشەوە بەڕێز کازمی وەکو سەرۆک وەزیران هاتوو کە ئەرچی کابینەکەشی ئامادەکاری حکومت بوو بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت کە بکرێتەوە هەموو لایەنەکان قبولی کرد. ئەوە بۆ هەڵبژاردنەکە کە پارساڵ کە ڕوویدا معلومە کە تەیار توانی 73 کورسی وەکو بە ئەوەی یەکەم و ئەو هاوپەیمانیە سێقۆڵیش کە پێکات کە ئامەشکارێکی پرۆسەیەکی دیموکراسی لە بینی پێکاتەکان و حزب و لایەنەکانی سیاسی لەو قەوارەیەدا کە پێک هات کە بە ئامانجێک بە شێوازێکی دیکەی نوێ جیا لە پێشووتر کە شێوازی پێکینانی حکومڕانی کە لە عێراق حکومت تشکیل دەکرا وەکو ئاماژەت پێکرد وەکو ساڵی 2010 و پێشووتریش بە هەمان شێوە بەو شێوازە چوون، بەڵام ئیتار لە چوارچێوەی بەرنمەیەکی دیکە کە توانیان لە ڕێگای دادگا و بە یەک لەسەر سێ و تعتیلکردنی و ڕاگررتنی ئەم پرۆسەیە و چەندین دەست پێشخەری و هەوڵەکان بۆ جێبەجێکردنی ئەو بەرنمەی بە تایبەتی کە تیار بە تەمای بوو بەنیاز بوو لە وەکو برێن زۆرینەی شیعە کە چاوەڕێی دەکرد لە ناو عێراقدا حکومڕانی خۆی پێک بینی ڕێگری لێکرا بەو شێوازێک کە دیتمان بە هەر شێوازێک بوو لە ئەنجامدا هەنگاوەکانی دیکەی دوایی کە شێوازی وەزاکەی ئاڵۆستر کرد ئەمەی کە تیار پێداچوو و دەست لە کارکێشانەوەیان بوو لە پەرلەمان و بەجێهێشتنی پەرلەمان و لەگەڵ ئەوەی زۆرینەی ئەو کورسیانە کە بەتاڵ کرا بۆ ئیتار دەبینین هەردوو سەرەکی لایەنی شیعی کە پێک نەهاتوونە نەگەشتینە ئیتیفاق کە هۆی کاری سەرەکی ئەوانە تەبان ئێستا کە قەیرانی پێکینانی حکومەتە بە شێوازێکی دیکە پرۆسەکە ڕاگیرا ئەوە بوو خۆپیشاندەران کە برێن بە یازی تەیار و بە ناوی شۆڕشی عاشوڕەکە هاتوونە لە پەرلەمان و ڕاگررتنی پرۆسەکەیە بە هەمان شێوە چەقبەستی عێراقەوە هەوڵێکی زۆر هەبووە لەو ماوەیەدا چەندین هەوڵ هەموو لایەنەکان هەوڵیان داوە بۆ ئەوەی لایەنە شیعەکانی عێراق بگەنە ئەنجامێک چکە دوو بەشەکەی دیکە کە هەم سونە هەم کورد وەکو ئامادەکاریەک و لە چاوەڕێی پێکاتە گەیشتن بە ئەنجامیوانە حتا نەتەوەی گرتوەکان وەکو جەنابەت باست کرد بلاسخات کە نوێنەرایەتی نەتەوەی گرتوەکان دەکا لە عێراق بە شێوێکی دائیم لە هەوڵەکانی خۆی بوو حتا بەو دوایش هەوڵەکانی وەزارای عێراقی کە مبادرەیەکیشی هەبوو بەڕێز کازمی بە هەمان کە لێرکانش لە هەولێرەوە بەو پەڕی پاڵپشتی لێکرا بەڵام دووبارە نەگەشتە ئەنجامەکان و بە هەڵبەستراوی تاکو ئێستا ماوە. زۆر باشە. با بێنە سەر دەست پێشخەریەکەی سەرۆک بارزانی بە خۆ دەزانی وەکو لە هەواڵەکانیش داهاتە بوو سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی دەست پێشخەریەکەی سەرۆک بارزانی دەبات بۆ عێراق. پرسیارەکەی من ئەوەیە ئەم لایەنە عێراقیانە هیچیان متمانەیان بە هیچیان نییە، بەڵام هەر کاتێک کە کێشەکانیان دەگاتە بنبەست پەنادێننەوە بۆ سەرۆک بارزانی بۆ چارەسەری کێشەکانیان وەکو بینیشمان لە 2010. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە پێتان وایە لەم کاتەدا عێراقیەکان خۆش دێننەوە بەرخۆیان و بە پێی دەست پێشخەریەکەی سەرۆک بارزانی کار دەکەن و ئەو کێشەیە چارەسەر دەکەن؟ طبعا ئەمە حقیقەتێکە هەموو لایەنە عێراقیەکان لەگەڵ بوونی کێشە و گرفت و ململانەیەکان بە درێژایی ساڵانی ڕابردوو پێشووتریش لە هەموو پرۆسەکانی ئەو ساڵانەی ڕابردوو پێگەی جەنابی سەرۆک بارزانی کە یەکلاکەرەوە بوو جێی متمانەی هەموو لایەک بووە بۆیش لە وەکو ئاماژەت پێکرد بە هەمان شێوە لە 2010 پەناهات لە هەولێر بڕیاری لەسەردراوە لێرە یەکلاکراوە و ئێستاش زۆر جار ئەوان نەیان شاردوتەوە
طرفەکانی هەردوو تەرەفی شیعی بە تایبەتیش ئیتار کە بڵێن ئەوە بووە کە زۆر کە پێویستیان بەوە هەبووە و داوا دەکەن کە خودی جەنابی سەرۆک بارزانی دەستپێشخەریەک بەشداریەک پێدا بکاتن و بۆ ئەوەی ئەم پێگە بەهێزەی جەنابی سەرۆک لە عێراقدا بۆ چارەسەرکردنی وانە و لە سەردانەکەی ئەو دوایی بەڕێز هادی عامریش بۆ هەرێمی کوردستان و سەردانی جەنابی سەرۆک بارزانی بۆ پەناهینانە بۆ هەولێر بوو بۆ جەنابیان بوو بۆ ئەوەی دووبارە پاڵپشتی هەم ئەم مبادرەی ڕئیس وزرا بکات هەم بەشداری زیاتر کە چاوەڕێ دەکەن بە حقیقەت چاوەڕوانن لەوەی کە جەنابی سەرۆک دەستپێشخەریەکانی هەبیتن بۆ ئەوەی بتوانرێ عێراق لەم قەیرانەی کە تێکەتینە بتوانین تێدا دەرباز بکرێتن بە دڵنیاییەوە زۆر بایەخەوە دەڕوانینە هەموو دەستپێشخەریەکانی جەنابی سەرۆک بارزانی. زۆر باشە کاک نەوزاد وا بڕیارە کازمی جارێکی کە هەوڵ بدا ئەوەندەی من ئاگادار بم یەکشەمەی داهاتوو هەوڵ بدا جارێککە لایەنەکان لە سەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە بۆ دەرباز بوون لەو چەق بەستوی عێراق پێت وایە کازمی یەکەم مەبەستی لەمە چێ دووهەم دەتوانێت سەرکەوتوو بێ لایەنەکان گوێ لێ ڕاگرن؟ طبعا ئەو وەکو سەرۆک ئەنجومەنی وەزیران ئەو مبادرەی کرد کە داوا بکە وەکو بڵێن تەرەفێکی محاید لە بینی هەردوو تەرەفە سەرچەکانی شیعی و بە شێوەیەکی گشتی لە عێراقدا بۆی ئەم مبادرە لەسەر مێزی ڕێوزرا لە بەغدا لە نەکان کۆبوونەوە و ئەو مبادرەیە کە ئەو تەرحیکرد لێرکانە لە هەولێر پشتگیری تەواوی لێکرا کە بەڕێز دکتۆر فواد حوسێن وەکو نوێنەری جەنابی سەرۆک تێدا بەشداری بوو وەکو لایەنێک بۆ ئەوەی ئەم پرۆسەیەش کە وەکو هەموو هەوڵێکەیە کە بتواندرێت کێشەکان چارەسەر بکرێت ئەنی بەشێک بوونە لە چارەسەری کێشەکان لێرەوە لە هەولێر نەوەک ببنێ بتە گرفتەکان دروست بیتەوە دووبارە بۆی ئەوەی هەوڵەکانی کازمیش بە تاکید وەکو سەرۆک وەزیرانی عێراق لەو چوارچێوەی دەچی بتوانی لایەنەکان بگەینتە یەک بەڵام کۆبنەوەکانی پێشتر تیار ئامادە نەبوو هیچ بەوادرێکیش نییە نیشانەیەکی پێشوەختە نییە کە تێدا حاضر دەبن تەرەفەشی سەرەکی لەو ململانەی لە بینی هەردوو تەرەفیشی تیارە بەڵام تاکو ئێستا هیچ مبادرەیەک یان هیچ نیشانەیەک ئیشارەتێک نییە کە وان تێدا حاضر دەبن لە کۆبوونەوەی داش بێ چکە هەمویان بە پەرۆشەوە دەڕوانینە کۆی پرۆسەکە لە عێراق دەربڕات کە بتوانرێت لە قەیرانش دەرباز بیت. کاک نەوزاد بە خۆ زۆر باش ئاگاداری دۆخی عێراقی بەڕای ئێوە گرێچۆرەی ئەم چەق بەستویی عێراق لە چیدایە؟ چوارچێوەی هەماهەنگی کازمیان قوبوڵ نییە بە هیچ جۆرێک تیاری سەدریش بە هەمان شێوە کازمی قوبوڵ نییە حکوومەتەکەی کازمیش حکوومەتێکی کار بەڕێکارە هیچ دەسەڵاتێکی نییە کەواتە ینی گرێچۆرەکە لە چۆدایە؟ طبعا بەتاکید یعنی زۆر وازحە گرێچۆرەکە لە بینی هەردوو تەرەفی شیعەکە زۆرینەی عێراق پێکدینن و لە دوای 2003 و حکم لە دەستەوان بووە بە پێی ئەو استحقاقی انتخابیەی کە وەکو زۆرینەی شیعە تاکو پێشووتر هەمویان متفق بوون یان ئەگەر خلافاتیشیان هەبووە منافەسە هەبووە پێشبڕچەیەک جیاوازێکە بۆ لە هەڵبژاردنەکان بەڵام وەکو بڵێن کە پێی دەگوترێ ماڵی شیعی هەموو متفق بووینە هەموو جارە ئەگە بینەوە یادمان لە 2015 کە لە گۆڕینی بەڕێز مالیکی و هاتنی حەیدەر عەبادی چکە هەمویان کۆدەنگ بوون و ئەوە بوون یعنی توانیان پرۆسەکە یەکسەر بڕوێن و حەیدەر عەبادی وەکو سەرۆک وەزیران دابنێن ئەو کاتە بۆیە ئێستا ئەم بڵێن کێشەیە کەتە ناو ماڵی شیعە بەتاکید لەسەر ئەوەشە ئەو بەرنامەی کە بەڕێز سەدر ئیعلانی کردیە لە چوارچێوەکەی خۆی کە وازحە ئیلغایی ئەو تەرەفەی مقابل دەکاتەوە لە چوارچێوەی چاکسازی و گۆڕانکاریەکانی کە عێراق دەخوازی پێویست بکاتن ئەوە ڕوانگەیوانە کە ئیعلانیان کردیە کە ئەزمونەکانی پێشووتر سەرکەوتوو نەبووە دەبێت بە شێوازێکی دیکەی نوێ حکم بکرێ کە بڵێن تەیار نەک چوارچێوەی هەمەهەنگی تێدا بەشدارن بە تایبەتیش دەوڵەتی قانون کە بەڕێز مالیکی کە تێدایە کە نایەوێت بۆی ململانەیەکان لەناو ماڵی شیعە لەسەر دەسەڵاتە کە شێواز چی حکم بکاتن و زۆر توندا یعنی تازەیە ینی لەوانەیە وەختی زیاتر بوێ تا تێگەیشتنی زیاتر لیان بڵێن ژینگەیەکی لە باتر بۆی بگەنە ئیتیفاق بەڵام حاڵی حاضر ئینسان کە هەستی پێ دەکات هیچ نیشانەیەک ئاماژەیەک نییە کە لێک نزیک بوونەوەکەبی یان قبولکردنەکەبی بەقەدەرەوەی ململانەیەکەی ناو ماڵی شیعی زۆر توندا لە بین یەکتر لەبەرەوەی چێ دەتوانێت حکمی شیعە بکالایە. کاک نەوزاد دوا پرسیارانی بەڕای ئێوە هەموو ئەگەرەکان ئەبێ لەبەر چاو بگیرێ ئەگەری پێکاتنیش کە وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد زۆر لاوازە هەردوو لا توندن هیچ لایەکی قوبوڵ نییە تا چەند ئەگەری پێکدادان نزیکە بە خۆ دەزانی هەموو لایەنەکان چەکدارن بە عەشایری عەرەبی عێراقیشەوە چەکێکی زۆر بەدەست خەڵقەوەی تا چەند ئەگەری پێکدادان لە ئارادایە و ئەگەر پێکدادان ڕوویدا عێراق بەرەو چۆ دەچێت
ئەگەر بە کورتیش وەڵام دێت و سوپاس دەکەم. بەتەکیید وەکو معلومە هەردوو لایەن هەم ئیمکانیەتێکی دارایی زۆریان هەیە، هەم چەکیان هەیە، هەم هێزی سەربازیان هەیە، هەم لە ناو حکوومەتدا هەردووکدا ئێستا هەن وەکو باش کرد ئێستا حکوومەتێکی کاربەڕێکەدا ئەم دەسەڵاتە یاساییەی نییە لەسەر هەموو لایەنەکان بتوانێت شتەکان بکاتن. کۆمەڵی ئەو فاکتەرانەی کە لەم ژینگەییدا ململانەیەەکە هەیە ئەوەیەکی خراپە مەسەلەن، بەڵام بەتاکید وڵاتانی دەوروبەر و وڵاتانی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان کە بە نوێنەتی بلاسقارت و هەموو ئەوانەی دیکە کە هەوڵی بەردەوامە بۆ ئەوەی نەبێ وەخوتی جەنابی سەرۆک بارزانی و پێگەکەی بەردەوام لە پاراستنی سەلامەتی عێراقدا لە پاراستنی ژیانی هاوڵاتیاندا و ئەم هەوڵانەی خۆی کە بە حەقیقەت ئەم پێگەیە و ئەوانیش چاوەڕێی ئەوە دەکەن و بە شانازیشەوە زۆر جار کە باسی دەکەن و داوا دەکەن کە پێش دەست پێشخەرەکانی هەبی و ڕۆلی جەنابی سەرۆک زیاتر لە بینی ئەوەی بتوانی ئەم دوو تەرەفە بگەین چونکە ئەگەر خوا نەخواستا بگاتە ئەو مەرحەلەیەی بگاتە پێکدادان لە عێراقدا بەتاکید ئەمە ئاسەواری زۆر خراپ دەبێ معلومیش نەبی دواتر چی بە سەردێت چکە وڵاتانەی کە جۆرە شەڕی دەکەوتە ناوێ زۆر شتی دیکەی دێتە ناوێ و مەسائلی دیکە و وڵاتی دیکە و بەرژەوەندی دیکە و کە لەوانەیە بە زەرەر و زیانی هەموو لایەک تەواو بێتن کەمە ئینشاءڵڵا هیواخوازین بتوانن ئەوانە ئەم دەست پێشخەرەی جەنابی سەرۆک لە پێناوی هەموو لایەکدا سوودی لێ ببینن. زۆر باشە زۆر بەڕێز نەوزاد هادی ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سوپاس بۆ ئێوە کاک نەوزاد شەوتان باش.